دۆخی هونەر لە کوردستان بەڕاستی لەم ساڵانی ئەخیرا ئیش زۆر کراوە، ئیشی باش کراوە، ئیشی خراپیش کراوە، بەڵام ئێمە ئەنی هەر بەردەوام خەریکین هەوڵەین ڕەوتی هونەر باشتر بێ، بە تایبەتی دراما و فیلم و سینەما و ئەم شتانە، ینی لە هەوڵی ئەوین کە بەرەو باشی بڕوات. ئیتر تا چەند ئەتوانین ئەوە ئەبێ دەستگای پەیوەندیدار و حکومەت و جەماوەرەکەش لە پشتمان بێ بۆی بتوانین ئێمە ئەوە بکەین. خۆی لە کۆنا بەڕاستی و ئیشانی کە ئەکرا زۆر بەباشی ئەکران، بە دڵ و ڕۆح ئەکران، ینی مادە و دارایی، ینی ئەو بڵێن لە بەرچاو نەئەگیرا، بەڵام بەداخەوە ئێستا زیاتر لایەنی مەسەلا پارە و ئەمانە زیاتر ئیش بۆ ئەوە ئەکرێ و ڕاستیشە، ینی هونەرمەندیش حەقی خۆیەتی کە لە پای هونەرەکەی شتێکی دەست بکەوێ لە پای ماندووبوونیان، بەڵام نابێ ینی ئەوە بخرێتە پێش ئەوەی کە هونەرەکەت هونەرێکی بەرز پێشکەش بکەی. لەم ساڵانی ئەخیریشا زیاتر شتی تەرفیهی لەبەرەوەی بەڕاستی میلەتی ئێمە ماندووە، ینی هیلاکە زۆر ناخۆشی، هەرچی ناخۆشی هەیە توانم بڵێم بەسەر میلەتی کووردا هاتووە، یعنی خەڵک توانە و تااقەتی ئەوەی نەماوە گوێ لە زۆر شتی خەفەتاوی و مەساوی بگرێ، ینی ئەو تااقەت و حوسەڵەی نەماوە، چکە زیاتر بەو چکە ئەوەی ناخۆشی بینیوە زیاتر بەو شتانە ئەوروژێ، زۆرتر بەلای شتی کۆمیدی و ینی حەزەکان شتی تەرفیهی و ئەوانەیان گوێ لێ بێ، بۆی تۆزێ باری دەرونیان ئاسایی بێتەوە و تۆزیانی هەست بە خۆشی بکەن. هونەری عەرەب تەسیری هەیە بەسەر ئێمەوە، هەروەها کوردەکان ئەوانی کە لە بۆ نمونە لە کوردی ئێران ئەوانیش متەئەسیرن بە فارسەوە، کوردی تورکیا متەئەسیرن بە تورکیاوە، ینی ئەوە بڵێیت و نەڵێی هەموو ئەو تەسیرانە هەر هەیە بۆ سەر هونەری ئێمە، بەڵام گرنگەوەی ئێمە ئیسیفادە لە شتە باشەکان و لە تەکنیک و لە شتە جوانەکانی ئەوان بکەین. هونەرمەند بەڕاستی ئەرکی زۆر قورسە، بە تایبەتی لە لای ئێمە کە ئێمە کە کوردین، ئەگەر هونەر بۆ مەسەلا بۆ فارسێک، بۆ عەرەبێک، بۆ تورکێک قورس بێ، بۆ ئێمە دەبار و سەد جار قورسترە، چونکە ئێمە لە بارۆزروفێکی زۆر ناخۆشە کارەکەین، پشگیریمان نییە، پشگیری مادەی معنەویمان نییە، ئێمە ئیشەکانمان زۆر قورسە، وەکو لایەنی ئەوەش کە بەرپرسیارەتێکی قورسە بێ ئێمە شتێک پێشکەشکەین کە بۆ میلەتی خۆمان بشێ، کە کاردانە و ڕنگدانەوەی کۆمەڵگەکەی خۆمان بێ، ینی توانین خزمەت لەو بارەوە خزمەت بکەین و دڵنیام جەماوەرەکەش ئەوەی پێخۆشەکە ڕنگدانەوەی خۆی لە ئیشەکانە بینێ. زیاتر ئەو هونەرمەندانەی کە دڵسۆزن، کە ڕاستگۆن، کە خاکی خۆیان خۆشەوێ، کە وڵاتی خۆیان نافرۆشن، ئەوانە زیاتر لە لای بینەر خۆشەویستە. هونەرمەندیش دوو جۆرن، ینی هەیە زیاتر مەسەلا ئەوێ هەدەفەکانی خۆی بپێکێ، بەڵام هونەرمەندیش هەیە نەخێر زیاتر ئەوێ کۆمەڵگەکەی بەرەو پێش بڕوە، ئەوێ بە دڵسۆزانە کار بکە، ئەوێ وەکو ئیسلاحی کۆمەڵگەکەی بکات. بەداخەوە لێرە هونەرمەند ئەو ڕێزەی لێ ناگیرێ وەکو پێویست، ینی چەندان هونەرمەندمان هەیە بە برسێتی سەری ناوەتەوە، بە خەمی مەشاکلی ماڵ و کرێگرتەیی و ئەمە، بەڵام لە هەمان کاتا هونەرمەند دەهێنن لە شوێنێکەوە، بۆ نمونە هونەرمەندێکی تورکە هێنن یا عەرەب هێنن یا فارس هێنن، سەرەکەی ئەو پەڕی ڕێزی لێ ئەگرن. ئەمە بۆچی وایە؟ ئەو بە هیچ شێوەیە ڕێز لە تۆ ناگرێت، ڕێز لە ئەسڵەن تۆ بە میلەت دانانێ، تۆ بۆوە خۆت سەغڵە دەکەی بۆ هونەرمەندێکە لە وڵاتان، با ئەو هونەرمەندە لەوانەیە من سەرسام بم، بەڵام دڵم پێی خۆش نییە وەکو هونەرمەندێک کە لێرە ڕێزی لێ بگیرێ. ینی بۆچی بەو شێوەیە بێت؟ دەیان هونەرمەندمان هەیە ئەوە تا لەم بەینا هەر دوو هونەرمەندی بەڕێز لەم لێرە هەر لە تاو فەقیری و هەژاری و دڵیەوە سێ و ئەمرێ، ینی ئەمە زۆر شتێکی زۆر ناخۆشە. وڵاتمان تۆبارە نەکرێ، لێ ئەگیرێ، بە هەموو شێوەیە ئەچەوسێنرینەوە، مەتارمان داخرێ، ینی بۆچی ئەبێ ئێمە وابین تاکەی ئەم میلەتە وایە، ینی ئەم میلەتەی کە لەو ڕۆژەی پارچە کراوە هەتاکو ئیستەژ لە یازار هەر زوڵمی لێکرێ، هەر باجی ئەو پارچە بوونە ئەین، بەڵام بەداخەوە میلەتی ئێمەش میلەتێکی یەکگرتوو نییە، ینی نابن بەیەک بۆ ئەوەی خۆیان ڕزگارکەن لەم نەهامەتیە. بەدەیان و بە سەدان جار دێهاتەکانمان قەسفەکرێ لێ ئەیرێ، ئەو
شاخ و داخە جوانە وێرانەکرێ خەڵکی بێدەسەڵاتی فەقیر تۆپبارانەکرێ کوژێ ینی بۆچی ئەم پرسیارە بێ لە خۆیان بکەن ئەوانەی کە کار بەدەستن لە وڵاتەیە بەداخەوە ینی نەک هەر بڵێ هەر بە لێدان و بە تۆپ و تەیارە تەنانەت لە ڕێی هونەریشەوە هەر ئێمە ئەچەوسێنرێەوە هەر ئێمە وامان لێکن کە بینەرەکەمان متەئەسیر بێ بە هونەری وڵاتانی دراوسێەوە بە هونەری دوژمنەکانمانەوە ینی بۆچی ئەمە وابێت بۆچی وابێت ئەمە ینی وا ئەکەن ئێستا بالفعل ینی ئەم شتە ئەبینین ڕۆژانە ئەبینین ئەگەر خۆمان درامایە بکەین خەڵک هەر بە بچووکترین شت ڕەخ ناگرێ بەڵام فلانە حەڵقەی ئێرانی وا مهمە هی تورکی وا مهمە با مهم بێ بە من چی ئەگەر مهم بێ قەیناکە لەوانەیە من معجیب بم پێی لەوانەیە سەیریشی بکەم بۆی شتە باشەکانی لێ فێر بم بەڵام دڵم پێی خۆش نییە من وەختێ دڵم خۆشە بێ کە درامایەکی جوان لە شاشەکەی خۆمەوە ببینم لە هەر ینی لێرە بێ مەسەلا بۆ نمونە لە هەولێر بێ لە دهۆک بێ ینی کەشتێکی جوان ببینم دڵم بەوە خۆشە بێ ئەوان هاتوون لە ڕێی کولتور و هونەریشەوە ئێمەیان داگیر کردووە یعنی فعلەن ئەوەی کە ویستویانە توانیویانە بیکەن و کردوشیانە ئێمە میلەتێکی دڵسافین بەداخەوە ئەو وڵاتانە ئەو دوژمنانە تەنانەت هونەرمەندەکانیشیان وەکو کەسێکی دڵڕەقی عنسوری ئاوا بیرەکاتەوە بە شەرتێکە نابێ هونەرمەند وابێ بێ هونەرمەند ئینسانیانە بیر بکاتەوە بەڵام ئیتر ئەڵێ چی لەگەڵەوە ئەوانی ژوا بیرەکەنەوە بەڵام ئێمە هەر کۆڵ ناین هەر ئیشەکەین هەر بەردەوامە بین هەتاکو ئەگەینە ئامانجی خۆمان هەیە زۆر حەزی بە درامای کوردیە یعنی هەر چۆنێ بێڵێ ئەمێ ئیشەکانی خۆمانمان لاپەسەندتر بێت سەیری بکەن چکەمە باسی خۆمانەکە باسی کولتوری خۆمانەکە ئەتوانین لە ناو خێزانە دانیشین سەیری بکەین ینی هەیە بەڕاستی ئەو کەسانەشان کە لە کۆمەڵگای حەزیان بەوە هەیە و ئەبێ ئێمە دام بکرین ئەبێ ئێمە ئیشی باش کرین نابێ ئێمە مقارنە بکرین بە تورک یا بە فارس یا باکە ئەوانە چەند ساڵە ئەوانە بە سەدان ساڵە ئەوانە ئیشیانەیە و درامایان هەیە ئەبێ ئێمە مقارنەی خۆمان بە خۆمان بکەین بزانین چی ئەەکەین ئەبێ پشگیریمان بکرێ ئەبێ دەوڵەت پشگیریمان بکە ئەبێ میلەتەکەمان پشگیریمان بکە بۆی بتوانین ئیشی باش بکەین هونەرمەند چۆن ئەڵێ هاوەکو گوڵی ئێخەی بەرمیلەتەکەی خۆی وایە هونەرمەند چەنە ینی تۆ بینی مەجموعەیەکی کەم هونەرمەندە ئەوە تا بەدەیان و بەسەدان هونەرمەند لە پەیمانگای هونەرە جوانەکان هەمووی دەرەچێ کێ ماوەتەوە لە ساحەکە چەند ئافرەت ماوەتەوە کە ئیشەکە چەند پیا ماوەتەوە کە ئیشەکە دەکە ئەوەی ئەمێنێتەوە ینی مەفروزە بەڕاستی ڕێزی لێ بگیرێ چونکە ئەو کولتوری نەتەوەکەی خۆی پێشەخە پەیامی من ئەوەیە کە بۆ حکومەتەکەم بۆ ئەوانی کە کار بەدەستن بۆ ئەوانی کە پارەیان پێیە پشگیری هونەر بکەن پشگیری هونەرمەندان بکەن و لە هەمووی گرنگتر باری گوزەرانی خەڵک چاک بکەن چونکە ئەگەر کەسێک برسی بێت نان نەبێ بیخوا طبعاً پێی ناخۆشە درامایەک پارە بۆ درامایەک سەرف بکرێ بەڵام تۆ ئەگەر هاتی تێر و میلەتی خۆتە تێر و تەسەل کرد کە ئەو پارێ و بەباشی بەکارهێنا تەوزیع کرد بەشی هەموو شتێکەکە بەشی فەقیر و فوقەراژەکە و بەشی ئیشیژەکە و بەشی ئەوەژەکە و کەسیش پێی ناخۆش نییە ناڵێ هاوڵا ئەو پارەیە بۆ ئەوە سەرف کرا بۆ شتێکی تر سەرف کرێت بەڵام ئەو نازانێت کە کولتورەکەشی چەند زەرورە بەقەد ئەو نانە زەرورە کە بیخوات